پێتەڵام گرنگ نیە تۆ لە هەر کوێ بیت لە هەر ڕاگەزێک بیت و پێتەڵام ئەگەر خانمیت ئەوە توانای تۆ زیاترە چونکە هەر شتێکت بیست ئەتوانی بەدەستی بێنیت تاکو ئاستەنگیر زیاتر بێت تامی سەرکەوتن زیاترە و ئەم ڕۆژە لە خۆم و لە سەرجەم خانمە ڕۆژنامەنووسان و ئەو کەسانی کە ئارەزویان ڕاگەیاندنە پیرۆزەکەم. میدیا بەربڵاوە هەم بۆ ئافرەت و بۆ پیاویش کراوە. من لەم ڕۆژەدا داوا لە خانمانەکەم کە ئەوانەی کە ڕاگەاندنیان تەواو کردووە خو لە نێو ڕاگەاندنان تەنها وەکو بەشەکانی دیکە نەچنە ماڵەوە بەڵکو بتوانن کار بکەن لە نێو دەستگا میدیایەکانە بۆ ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی لە تەواوی ڕۆژنامەنووسان پیرۆز بێت. هیوادارم کە چیتر ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستانە ئازاد نەدرێن. پیرۆزبایی خۆم سەرجەم بە میدیاکاران و ڕاگەاندکاری کوردستان دەگەێنم لە ڕۆژی ڕۆژنامەگەری کورددا ڕۆژی ڕۆژنامەگەری کوردیان لێ پیرۆز بێت. یادی 123 ساڵەی ڕۆژنامەگەری کوردی پیرۆز بێت. پیرۆز بێت لە سەرجەم ڕۆژنامەنووسانی کوردستان. هیوادارم ئەو ئازادی ڕادەربڕینەی کە لە کوردستان نەبووە فەرەهەم بکرێت و وەچیتی ڕۆژنامەگەران تیرۆ نەکرێن و وە کوردستان ببێتە سەکۆیەکی ئازاد ببێتە پەناگەیەک بۆ هەموو ڕۆژنامەگەران. لە پاڵ ئیشەکەم و پسپۆڕیەکەمە کە مامۆستایەتیە کاری ڕاگەاندن ئەەکەم لە ساڵی 2007 و نزیکی تقریبا زیاتر لە 11-12 ساڵە من بەردەوامم لە کاری ڕاگەاندن. کاری ڕاگەاندن بێگومان هەم حەزێکە هەم خولیایەکە هەم زۆر جار بۆ دابینکردنی بژێویەک بەکارهێنرێت. من ئەوەی کە بەکارم هێنراوە بۆ حەز و خولیایەکی خۆم بۆ بۆی هەر لە مناڵی و ئەگەر نەبێت بە شتێکی تەقلید حەزێکم لە کاری میدیای و دەرکەوتن و هەبوو وەکو جۆرە بڵم فزۆلیەتێکم بۆ ئیشەکە هەبوو بۆی لە قۆناغی ئامادەیە چوومە نێو بواری ڕاگەاندنە و لە ڕۆژنامەیەک دەستم پێکرد. من کە لە قەزای سی سادق ئیشم کردووە ئەکرێ بڵێن خورسترین بووە لەبەر چەند هۆکارێکێک لەوانە تەنها ڕەگەزی کچ بووم مێ بووم کە ئیشم کردو لەم قەزایە کە شان بەشانی پیاوان و پەیامێرە کوڕەکان و پیاوەکان من چوومەتە دەرەوە کە ئەمە بۆ من قورس بۆ ڕەنگە بوون بۆ خۆم ئاسایی بوو بێت بۆ خێزانەکەشم تەبیعی وێ بەڵام بۆ کۆمەلگاکە بۆ مجتەماعی کە من تێداژیم ئەو پێی قورس بووە لە بەرۆی لە قەزایەکە بۆ لە بەرۆی لە ساڵانێکا من ئیشم کردووە ئیشکردنی ئافرەت زۆر کەم بوو و ڕەگەزی ئافرەتیشمان هەیە سەر ڕاوی کە ڕەگەزی ئافرەت کەم بووە لە ئەوەی کە لە نێو میدیاکە و ساحەکە ئیش بکات بەڵام نەبووە کە بتوانێت قسەت بۆکە زۆر جار بۆ ئافرەتێک ڕەنگە چەندین ڕۆژ بڕۆگەڕابێتی بۆی کە بە خااترەوەی 30 سانەیەک 40 سانەیەک یاخود دقیق قسەت بۆ بکات و تۆ بتانی بەکاری بهێنی بۆی لەو کاتا ڕۆژنامەنووسەکان بە تایبەت مینەکان یا واز لە ئیشەکانیان دێنین و دەگەڕێنەوە ماڵەوە واز لە کاری ڕاگەاندن دێن لە برم بربەستانی کە لە ڕێگەیاندا هەیە یا ئەوەی ناچەر سەفەر بکەن لە شارێکی گەورەتریش بکەن چووکم فراوانێکە و کرانەوە کە لە شارێکا زۆر زیاتر هەیە بەڵام ئەو بەرتەرسی کە لە قەزایەکە هەیە هەم لە ڕووی ئەوەی لە کەناڵێکا ئیش بکەی کە شوێنە دەستناکەوە چووکم هیچ دەستگایەکی ڕاگەاندنی تیانە هەم بە بیسترا و بە نووسرا و هەم بە بینین بە هیچ دەستگایەکی تیانە هەم لەبەرەوەی کە پەیامێری کەناڵێک بیت ئەمە تا ڕادێک قورسرە کە هەمویان ئەکرێ بڵێن هەر کەناڵێک بۆ نمونە پەیامێری تایبەت بەخۆی گرت و زیاتریش فۆکسیان لەسەر ڕەنگی نێرینەیە وەک لەوەی کەم مێنەیەک بتوانێت ئیش بکە پێیان وایە مێونە کەمتر ئەتوانێت ئیش بک بە بەراورد بە نێرینێ ئەو بەرتەسکیە کۆمەڵی گرفتی بۆ من بۆ خۆم دروست کردووە و لە ئێستاشا من ناچارم کە لە شارێکی شەکەم لە قەزاکەی خۆمە ئیش ناکەم. ئافرەتی ئێمە وەخانم وە کچی سێ سادەقی کاتێکە بۆ منە دەرچووی کۆلێژێکی ڕاگەاندن ئەبێت یاخود پەیمانگایەک ئەمە زۆر بەکەمی بوونی هەیە لەبەر خاتری ئەوەی کە خێزانەکان پاڵپشتی نەبوون دواتر خێزانەکان کۆمەلگایەکیان دروست کردو کە کۆمەلگاکە ڕێگەن ئەگرێت یاخود پێی ئاسایینێک کە ئافرەتێک لە نێو میدیادا ئیش بکات. لە قەزای سێ سادق لە ساڵی پارەوە کە تەخەڕوجم کردووە هیچ چالاکیەکم نەبووە لێرە لەبەرەوەی کە بێگومان بۆی کە هەر کارە بکەی پێویستە هۆکارێک هەبێت و شوێنێک و سنتەرێک هەبێت لێرە لە کاری میدیاییدا زۆر کەم هەیە زۆر پاڵنەر و پاڵپشتێکی وانیە کە بتوانێت وزەت پێ بدا بۆ دەست بەکاربوون. ئەوە زۆر گرنگە لە چ ژنگەیەکە پەروەردە بوویت و دواتر ژنگەی جەرەوە خێزان بۆ خێزان ئەگۆڕێت کاردانەوەی خێزانی من پاڵپشتێکی ئەجگار زۆری هەبووە بەڵام بە تەنها خێزان بەس نییە واتە بەو جۆرە تەنها تۆ ناتوانیت هۆکارێک هەبێت تەنها لاەنە میدیایەکەش لێرە کەمتر خەم بووە کەمتر هەیە لێرە وەکو شوێنی میدیایی کاری تێدا بکەیت. ڕەنگە سەرەتا بتوانانی تەنها کاژمێرێک لە دەرەوەبی بەڵام دواتر ئەو متمانەیە دواتر چۆنیەتی کارکردن و لەگەڵ کێ بوویت وردە زیاتر بێت بۆەوەی کە تەواو خۆت سەربەز بیت چەندێک دەیتەوە ماڵ و کەیە بێت.
دەستپێک کە من لە بەشی میدیا وەرگیرام یەکەمین خەونی من ئەوە بوو لەلایەن ئەکادیمیەکەوە فێر بم و توانیم ئەوە بکەم توانیم ئەوە بەدەست بێنم تاکو ئێرە ئەوە بووە کە ویستومە و لەمە دواش کاتێک کە بڕوانامەکەم لە ڕاگەاندنا بەدەست بێنە دواتر ئەوە بوو کە بە پراکتیکی بتوانم خزمەت بکەم واتە خزمەت بۆ پرسانە بکەم کە وەکو کێشەیەک وەکو گرێکوێرەیەک هەن لەم کۆمەڵگایە وەروها ویستومە توانەی خۆم بگەێنم چونکە من هەم بەهرەم هەبێت هەم بڕوانامەشم هەبێت لەو بوارەیە ویستومە خزمەت بە گشتی بکەم و بە کۆمەڵگەی و بەو جۆرەی کە خانمان تێدا توانیان هەیە ویستومە ئەوە بگەێنم بە گشتی. منیش حەز و خولیام ئەوە بوو کە بگەم بە بەشی تەکنیکی میدیا بۆ ئەوەی بمە پێشکارێکی سەرکەوت و سپاس بخوا کە توانیم بۆ بەشە بگەم. بێگومان ئیشی ڕاگەاندن قورسە بەڵام ئەگەر هەر کەسێک حەز و خولای خۆی بێ لەو بەشە وەرگیرێت هەوڵ بدا بۆی ئەتوانێت بگاپێ و بێ پێشکەشکارێک یان میدیاکارێک یان ڕۆژنامەنووسێکی سەرکەوت. بێگومان وەکو کچێک لە گوندی گرێزە من تاکە خوێندکارم کە لە بەشی تەکنیکی میدیا وەرگیرام و وەکو ڕاگەاندکارێک ئەمەوێت خزمەت بە وڵاتەکەی خۆم بکەم و بێگومان خێزان و کۆمەڵگە دەوەر ئەبینێ لەوەی کە تۆ ببیتە کەسێکی سەرکەوتوو لەو بوارەیە. سەرەتای خولەی ڕاگەاندنم بۆ ساڵی 2015 دەکەڕێتەوە. دواتر لە ساڵی 2017 بەشداری دەورەیەکی ڕاگەاندنم کرد. یەکەم ئەزموونی من بوو. لێرەوە دەستم پێ کرد. بەردەوام بووم. بەشداری 5 دەورەی ڕاگەاندنم کرد. ئەمەوێت لە ڕێگەی کاری ڕۆژنامەگەریەوە ئازادی بۆ کچان فەرەهەم بکەم و یارمەتیان بدەم و بوێر بن نەترسن و خۆشەویستی لە کۆمەڵگاکەمان بڵاو بکەینەوە. ڕێگریکردنی من ماڵەوەیە ئەویش بەهۆی فریودانی کۆمەڵگا دراوین بۆ خۆمان ناژین بۆ خەڵکی دەژین ئەویش بۆتە هۆی هەر کارێ بکەین بەڵێ ئەیبا تۆ ناشرینەکە نابێت ئەو کارە بکەیت. منیش حەزم دەکرد دەستم بگرن و پشتگیریم بکەن بەڵام کەواژ نەبوو نابێ خەونەکەی خۆت بمرێنی. خەونی من ئەوەیە ڕۆژە لە ڕۆژان ببم بە یەکێک لە دەنگە هەر بوێرەکان و هەرگیز ڕێبازەکەی شەهیدانی خەڵم و دەنگی ئازاد بەرنادە.